ئێمە لەم شوقەیە بووین ئێساتینە دەرەوە لە پاش ناوبڕەکەەوە جارێک سڵاوتان لێبێت ئێمە بەرداوامین لەسەر پرۆژەکانی خوێندکارانی زانکۆی ئەمریکی بەشی ئایتی لەگەڵمان نابن. ئەم پرۆژەی تۆیە زۆر چاکە. باز لەم پرۆژی زۆر سپاس خۆ بەخێر بێت. باز لەم پرۆژەی خۆتمان بۆ بکە. پرۆژێکتەکەم باسی Kinect Technology, which is a Microsoft project. ئەبێ بیشکی بە کوردیوان کوردیەکەم تاوا نییە. سلێمانی باخەقی سلێمانی بەس لە بەقا ژیام. موشن سنسر ئەو دیڤایسە وەکو موشن سنسر یعنی ئەم حرکاتانە ئەیکەی بە پێویست نییە بەکاری کۆمپیوتەرەکە بۆن بنمونە کۆمپیوتەرەکە بەکاربێنی بالضبط هەر بەڵێن بالهەوە حرکات توانی بۆ نمونە شتێک ئەەکەی ئیتر حەزەکەی بەکارێنی زۆر چاکە وەڵی ئادی بزانین ئێمە حرەکە ئەکەین و کۆمپیوتەرەکە ئازۆڵێ چی بکەین ئێستا؟ زۆر زیاتر تەواو ئەڵێ press here یعنی چییە؟ هەر بە دەست lift your hand press here ئەم دەستە بینێنێ ئەمانە من لە ئێستا بارمە ئاشا زۆر چاکە ئەوەم هاتە بەردەمی ئێستا ئەوە دەستم ئەوە ئێمە بووین ئێستا ئەگەر ئەم دوو کەسانە ناکرێ ئەبێ هەر یەکدانە ئەبێ ئەو لێرە یەک دەست عەفو ئێستا ئەوە پرەسم کرد ئێستا بۆ نمونە ئەو ماپی کوردستان یعنی خەریتەی کوردستان ئەوە لێرە توانی تەحەکومەکەی هەر شیەکەی نە ئەوە هەموویەتی باش ئیتر ئەلێرە ئەتوانم بڕۆم بۆ نمونە ئەوە مەشروعەکەم باسی مەشروعەکەم لێرە ئەەکەم مەشروعی یعنی تەخڕوجەکەم which is the Kinect ئیتر ئەلێرە ئەتوانی تەحەکومەکەم بە تێکست یعنی نووسینەکەی ئیتر ئەلێرەش ئەتوانم تەحەکومەکەم بە ڕەسمەکانی ئیتر ئەوە هەیە ناتوانین بۆ یاریش بەکاری بێنی بەڵێ بالضبط ئەم جیهازە لە یەکەم جار هەموو خەڵق باسی ئەەکە بە ئەکسبۆکس بەس ئێستا ئەم مەشروعەکەم بە حساب دروستی دیجیتال ئارت گەلەری ئینتەراکتیڤە یعنی لەگەڵ خەڵق لەگەڵ یوزەر وەکو تۆ ئەتوانی شتێک ئەەکەی لەگەڵ ئەم ڕەسمانە ئەتوانی لای بێ ئەتوانی بیهێنی ئەوە هەیە ئیتر ئەبێ بە مۆشن سنسەر چۆن مۆشن سنسەر Kinect یعنی یەکێ لە ئەم تەکنۆلۆژیەکان بەکاری ئەوشتا مۆشن سنسەر بەکارهێنێ ئیتر ئەوە هێنامە تەخیر بووە بەڕاستی هەتا گەشتووە بۆ لێرە چونکە لێرە نییە ئۆردەرم کرد لە US لە ئەمریکا ئەتا گەشتەوە تا لێرە ئیتر دەست پێ من کرد ئیتر ئەو مەشروعەکە لە خەیاڵمان بوو کردم بە ڤیژن یعنی چیە دوای تەخڕوجەکەم دروستی ئەەکەم ئینشاءالله ئەم پرۆژەی من ناوی کورتەیە کورتە بریتە لە ناوەکەی کوردیش تێکسێنجن بە کوردیش بڵێت هەموو کەسێک دێتەوە گا بە کوردیش بێت بەڵێ باش بریتە لە بڵین گروپێک ئەپلیکیشن کە تێکستی کوردی بەکارهێنێت و پرۆدەکتێکی لێ بەخشێت بۆ کورتە بۆی تەرجمەی حرفیت بۆ بکەم یعنی مەکینەی تێکست مەکینەی تێکستی کوردی کوردیش تێکسێنجن یعنی ئەوە یەکەم ئەپلیکیشنی ئەم مەکینەیە ئەمە وێنجنەکە دروست کراوە KTT پێوترێت یعنی شێوە نووسینی کوردی کە خۆمان بەکارهێنین ئەیگۆڕێت بۆ شێوە نووسینی لاتینی کوردی ئەمە تاوان یەکەم ئەپلیکیشنی ئەم ئەنجنەیە و هەروەها دوای ئەمە چەند ئەپلیکیشنی یەکەی لەسەر دروستەکرێت کە پێوتری ئەناڵایزیشن چیە کات بریتە لەوەی کە تێکسێکی تێ ئەو تێکستە چەند ناوێک چەند شتێک کە پێویستی پێ بێت ئەتوانی بۆ دەربێنێت ئەتوانێت بەکاربهێنێت لە کامپینەکانە ئەتوانێت بەکاربهێنرێت لە کتێبێکە کە بزانی چەندێک ئەو عیبارەتە چەندێک ئەو ناوە بەکار هاتووە یا ئەوە بەکار هاتووە پرۆژەی تۆ توانین لە با بڵین فەرمانگەکان و دایرەکان بەڵێ ئەتوانێت بەکاربهێنرێت لە چەند شەوەیەک ئەتوانێت بەکاربهێنرێت یەکەم شەوەی بەکارهێنانی ئەوەیە بۆ ئەو کەسانی کە ئەتوانن کوردی ئەزانن بەڵام ئەو شێوە نووسینی کوردی خۆمان کە بەکاری هێنین لە
لە ڕاستەوە بۆ چاپ ناتوانێت بخوێنێتەوە لەبەرەوە توانێت لاتینەکە بخوێنێتەوە لاتینەکە بەکاربهێنێت اینجا بۆ ئەوەی کە زیاتر بڵین زمانی کوردی بناسێنرێ بە بەوانەی کە کوردی ئەزانن بەکاربهێنرێت لە نیوس ئێجنسیەکانە ناڵام چۆن بڵین بۆ نمونە لە وێبسایتی NRT ئارتیکڵێکت هەیە ئەو ئارتیکڵە بە کوردی نووسراوەتەوە ئەو ئارتیکڵە تو ئەتەوێت بیکەی بە لاتینی ئێرە تەکستەکە دائەندێت هیتە خوارەوە چەند تەکستەکەیت ئەمە لەم لایە شێوە نووسینی لاتینیەکەیە ئەمە شێوە نووسینی کوردیەکەیە تو بە هەردوو شێوازەکە ئەم تێکستت هەیە بەڵێ لەو کاتەیە ئەتوانێت بەکاربهێنرێت بۆ هەموو ئەو وێبسایتانە ئەتوانێت بەکاربهێنرێت بۆ ئەو هەموو ئەو نیوس ئێجنسیانە کە پێویستیانە زیاتر خوێنەریان هەبێت زیاتر بینەریان هەبێت ڕۆبۆتەکە ئێستا ئەوەتانێ هەمن تۆڵی لە دڵخۆشیە بەڵێ ئێستا حالیان وتە من کە قسە لەگەڵ ئێوەکە مێشکە مەشغوڵە جەبۆیە لێرەوەتە داتاکان ئەنێرێ بۆ ئەوی پیشانی کە داتاکان ئەچێ بەرەو پێشەوە بۆ ئێتر ڕۆبۆتەکە ئەجوڵێ بەڵام یەکەم جار کە دەستم کرد بە پرۆژەکە ئەم مامۆستا بەرەزات بوو چونکە ئەنی مێشکە مەشغوڵ نەبوو زۆر هادێ بووم 4 دقیقە وەستا بدێرمە تاوگە ڕۆبۆتەکە بتوانێت بچێ بەرەو پێشەوەمانە زۆر ینی چاوەڕێ کرد چێتە پێشەوە ئێستا چێ بەرەو پێشەوە بەڵێ بەس ئێستا ئەما توانم زیاتریش من ینی بەری پێ بم بە تەمام وای لێ بکەم پێشیش کاتەوە بەس بە بیرکردنەوەی مێشکم ئەو وەختە من ئەتوانم تەرکیز بەکاربێنم و هادە ئیش بەکاربێنم لەگەڵ ئەمە تروکی چاویش وەرەگرێ نەتوانم تروکی چاو بەکاربێنم بۆی بتوانێت بەلای ڕاست یاخود بەلای چەپا بڕوات ئەم پرۆژانە پێوترێت ریسێرچ ئێریا ینی ئەما توانی داهێنان و دۆزینەی لەسەر بکەیت چونکە ئەم فکری برین ویف ئینتەرفەیسا چەند ساڵێکە بەتەواوەتی بەکارهاتووە و لە کۆمپیوتەرا بەکارێت یەکێک لە ئیسفادەکان کە بتوان پێ بگەن ئەو کەسانی کە دەچوقاتیان نییە بتوانێت بەس بەهۆی تروکی چاوی و بیرکردنەوەی مێشکی لەسەر کورسێکی متحرکێ بتوانێت بیژوڵێنێ ئەمە بۆ کەم ئەندامان بەڵێ بۆ کەم ئەندامان یاخود هەندێک دکتۆر بۆ کەسانی کە شەپۆلەکانی مێشکیان لە دکتۆر شتیا بۆ هەندێک جیهازانی ئیجی بزانێت لەرەکانی مێشکی دووەرەگرێ شەپۆلی ئەلفا دێلتا بێتا وەرئەگرێت ئەوە ئەتوانێت معلومات وەرگێت لەسەر لەرەکانی شەپۆلی ئەو مێشکە بخوێنێتەوە ئەمە ئەتوانی بۆ ئەم بەسش بەکاری بێنی لە فەیسبوک توانین بەکاری بێنی لە فەیسبوک ئەتوانی بەکاریبێنی بۆ نۆتیفیکیشن بۆ ئەوانە بەڵێ تەواو نەتوانێت لێرا قسێکەکەین ئەگەر هاتو تۆ فەیسبوک تەبوو لە ماڵەوە و دانیشتی بە دیار ڕفیقەکەتەوە و چایەکتان خوا لەگەڵ بسکیتێکی عەسرانەیە ئەتوانین تۆ ئەنتەرنێتەکە و یا لاپتۆپەکە و نەکرابێتەوە و بەڵام لێرەوە ئیشارەتی پێات کە تۆ نامەیەکە بۆ هاتووە یاخود لە یاوەکەتە ئیمێڵێکی بۆ هاتووە ئەتوانیت سەردانی لاپتۆپەکە بکەیت دەست خۆش بێت یوای سەرکەوت بەخێراتی سەرچاو بەس لێرەیە ئەمە یاری نییە لە باڵەوە بۆ خۆمان بینە بەردەمی و حرەکە بکەین هەمومان کۆ بینەوە لێرە ئەگەر لە ماڵەوە ئەم جیازیشی وا دانین هەمان دەستکاریەکەین ئەبێ یەک کەس بێت وانێ یەک کەس یەک کەسێک ئەتوانی زیاتر لە یەک کەسێک ئێستا کینەکتی تازەکان زیاترە لە یەک کەسێک بەکارێنێ بەس ئێستا ئەوە یعنی ئێستا لە ئەوە تازتر هەیە ینی تا ئێمە لێرە کۆتایی بە بەرنامەکەمانێنین لەگەڵ ئەوەی کە هیوای سەرکەوتن بۆ خوێندکارەکانی زانکۆی ئەمریکی و بەشی ئایتی ئەخوازین بۆ هەموو خوێندکارەکان هیوای سەرکەوتن بۆ هەموو خوێندکارانی کوردستان هیوادارین کە لە داهاتووە ئەم پرۆژانیان ببێتە سودمەندێک بۆ کۆمەڵگاکەمان و بۆ وڵاتەکەمان بەخوای گەورتان سپێرم کاتێکی شاد یەکتری بینەوە خواتان لەگەڵ یەکێک لە پێویستیەکانی تەواوکردنی پرۆگرامی خوێندنەکە فێرخوازەکان ئەبێ پرۆژەیەک پێشکەش بکەن 1 2 3 ئەتوانین کۆنتڕۆڵی ڕۆبۆتەکە بکەی لە ڕێی کۆمپیوتەرەکەوە مە پرۆژەیەکە با بڵێن لە LED پێکاتەوە LED لایت ئەم پرۆژەی من باسی ئۆتۆمەتی لایت سیستەمەکە پرۆژێکەکەم باسی کنەکت تەکنۆلۆژی which is a Microsoft project. پرۆژەی من ناوی کورتەیە کورتە بریتە لە ناوەکەی کوردیش تەکسێنجە هەمووان پێویستمان بۆیە هەموو دەقێ چێکی ئیمێلەکانمان بکەین لەم پرۆژە من ئەمێرێک بەکارم پێوترێ نیورۆسکای مایند ویف ئەمیش چێمشت لە ئەم جیهازە شەپۆلەکانی مێش دەخوێنێتەوە دەست خۆش کاکەجان زۆر سپاس دەست خۆش زۆر سپاس